سڵاتان لەبێ و ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی هیوا خۆشحاڵم جارێکی تر پێتان دەگەینەوە ڕاستەوخۆ لەگەڵتانین گفتوگۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر محەممەد شوانی مامۆستای زانکۆ و هەروەها هاوڕێ عەلی مەولود دەکەین. لەم بەرنمەیەدا گفتوگۆ بە بۆنەی نزیکبوونەوەمان لە یەکی ئایار زنجیرەیەک بەرنامەتان پێشکەشەکرێ. ئەڵلقە یەکەمی ئەم زنجیرە بەرنمەیە لەژێر تایتڵی هەڵکشانی بێکاری و خراپتربوونی ژینگەی کار دەبێت. لەم بەرنمەیەدا لەبارەی چەند تەوەرێکەوە گفتوگۆ دەکەین بە دیاریکراوی لە تەوەری یەکەم لەبارەی هۆکار و لێکەوتەکانی هەڵکشانی بێکاری و خراپتربوونی ژینگەی کار لە کوردستان گفتوگۆ دەکەین. واروها لە تەوەریشی تر گفتوگۆ لەبارەی لاوازبوونی کاری ڕێکخراوەی و سندیکایی لە ناو کرێکاران و پەراوێزخراوەکان، هەروەها لەبارەی ئەرچی هەنووکەیمان لەبارەی ڕێگری لە پێشێرکاری و بەهێزکردنی کاری ڕێکخراوەی و تێکۆشانی جەماوەری و کرێکاری لەم ڕۆدا. ئەم بەرنمەیە باسم کرد بەشێکە لە زنجیرەیەک بەرنمەی تایبەت بە کرێکاران و ژینگەی کار بە هەمانجی کەناڵی هیوا و ڕێکخراوی بیما بۆ مافا ئابووری و کۆمەڵایەتیەکان پێشکەش دەکرێت. لە کاتێکە ئێمە قسە لەبارەی خراپتربوونی ژینگەی کار یان خراپبوونی ژینگەی کار و هەڵکشانی بێکاری دەکەین، بەپێی داتاکان لە هەرێمی کوردستان تا دێت ڕێژەی بێکاری لە بەرزبوونەوەدایە و هەروەها لە بەرامبەر ئەوەشدا گرفتەکانی پەیوەست بە خراپتربوونی ژینگەی کاریەکێکی ترە لەو بابەتانەی کە بابەتی هەنووکەین. ئەوەی کە پەیوەندیدارە بە بابەتی خراپبوونی ژینگەی کار خۆی دەبینێتەوە لە هەڵکشانی ڕێژەی بێکاری کە بەپێی داتای ساڵانی 2000 تا 2012 لە لای حکوومەت ڕێژەی بێکاری ئاماژە بۆ دەکرا لە نزیک سەدا، هەندێک جار باز لەوە دەکرا لە نزیک دەبێتەوە لە سەدا 12 کە بە لەم چەند ساڵی ڕابردوو تا بە ئێستا داتای دروست دەبەردازنیە، بەڵام بەپێی ئەو داتایانی هەندێک لە ڕێکخراوەکان کردویانە باز لەوە دەکەی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە لە سەدا 30. لە بەرامبەرەوە بەپێی ئەو توێژینەوە و بە دوواداچوونانی ئێمە وەکو ڕێکخرا و ڕێکخراوی بیمە و هەروە سندیکا و لایەنەکانی تر کردویانە تا دێت ژینگەی کار لە هەرێمی کوردستان خراپتر دەبێت. بە چ مانایەک خراپتر دەبێت؟ بەو مانایی ئەوەی پێدەوترێ پێشەرکاریەکان لەسەر مافی کرێکاران نەمانی کاری ئەوەی پێدەوترێ کاری هەمیشەیی، هەڵکشانی کارکردن بە شێوازی ئەوەی پێدەوترێ گرێبەست، ئەو کات لەگەڵ ئەوە یان کارکردن بە سەعات وە گرێبەستی کاتی دابەزینی حەقدەستی کار و نەمانی ئەوەی پێدەوترێ مافە بیمە کۆمەڵایەتیەکان یان زەمانەتە ئیجتیماعەکان. لە بەرامبەر ئەوەشدا ئەمە لە کاتێکدایە کە تا دێت ژمارەی با بڵێن سامان و دەسەڵات لە دەست کەمینەیەک زیاتر چڕ دەبێتەوە. ئێمە لەم دۆخەدا شایەت حاڵی بڵاوبوونەوەی دیاردەی پراوێز خستنی زیاتری زۆرینەی کۆمەلگان و هەروەها لە بەرامبەر ئەوەشدا ئێمە شایەت حاڵی هەڵکشانی بزافێکی گەورەی کۆمەڵایەتین لە بەرامبەر ئەم دۆخەدا. ئەم بزافە کۆمەڵایەتیە بە شێوازی جۆرا و زۆر خۆی مانیفێز دەکاتن، دەکرێت ئێمە لە درێژەی بابەتەکە باسی بکەین. بە خێراتنی میوانانم دەکەم و جارێکی تر سڵاوتان لێبێ. دکتۆر محەممەد لای جەنابتەوە دەست پێ یەکەم ئەوەی پێدەوترێ با بڵێن هەڵکشانی بێکاری و خراپتربوونی ژینگەی کار. جەنابەت وەکو پرۆفیسۆرێک مامۆستای جامیعەیە بە تایبەتی لە بواری سۆسیۆلۆژیا و لەم ساڵانەی دواییدا توێژینەوەی زۆر لەبارەی خراپبوونی ژینگەی کار و لەگەڵ هاتنی لیبراڵەتی نوێ دەکرێت. تەنانەت بەشێک لە ناوەندە زانستیەکان لە بریتانیا لە هەندێک لە زانکۆکانی ئەوروپا قسە لەسەر با بڵێن
کارگەری با بڵێن تازە دەکەن یان پلۆریتاریای تازە دەکەن هەندێک قسە لەسەر پریکاریاتی شەکرێتن. تێگەیشتنی ئێوە لەم بارەیەوە چییە؟ چۆن ئەم دیاردەیە ئەبینن؟ بڵێ سڵاو لە ئێوە و لە بینەران ئەو دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنمەیە. بێگومان ڕنگدانەوەی لەسەر هۆشیاری کرێکاران و تەواوی چینەکانی خوارەوەی کۆمەلگا دەبێتم جۆرە بەرنامانە کە ڕەنگە دواتر بە یەکێک لە ڕێگا چارەکانی ئەم بارودۆخەی بزانین کە لەم ڕێگایانەوە ئەکرێ. ئێمە قسە لەسەر بابەتە چارنووسازەکان کەوانەی پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی کرێکاران و چینەکانی خوارەوەی کۆمەلگا چین توێژەکانی خوارەوەی کۆمەلگا هەیە لەم ڕێگای هۆشیارکردنەوە و ئاشناکردنیان بە گرفتەکانیان بتوانین میکانزمی چارەسەر دابنین. لەربارەی ئەوەی پرسیارەکەت کە هۆکاری هەڵکشانی ئەم دۆخە یان بەرزبوونەوەی ئاستی بێکاری لە ناو کۆمەلگا سەر لە ئاستی جیهان تا ڕادەی لە وڵاتانی جیهانی سێ و هەموو ئەو وڵاتانەی کە پشت بە تاکسەرچاوەیی ئەبەستن بۆ لایەنی ژیان و باری ئابووری و گوزەرانی کۆمەلگا ئەم دیاردەیە بە زەقی دیارە ئەمڕۆ هۆکاری سەرەکی بێکاری مەسلەی هەڵەیە بە هەڵە بنیادنانی سیستەمی اقتصادیان ئابووری کۆمەلگایە. داڕشتنی سیاسەتی ئابووری کۆمەلگا بە پشتگوێخستنی کەرتەکانی پیشەسازی کشتتوکاڵی ئاژەڵداری بە گەشت و گوزار ئەو لەو بەتابەت لە کۆمەلگای وەکو ئێمەیە کە گونجاوە بۆ ئەم بابەتانە و پشتبەستان بە یەک سەرچاوەی نەوت وە سامانە سروشتیەکان کە شادەماری ئابووری کۆمەلگا پێکدێنێت بێگومان سەرکێشێ بۆ نەمانی وزەی بەرەمهێنان و پشتنەبەستان بە بەرهەمی ناوخۆ و ململانێ نەکردن لەگەڵ ناوەندەکانی بەرهەمهێنان و وڵاتانی هەرێمیە. هەموو ئەمانەوە ئەکەن هەموو ئەو کارگانەی کە لە ماوەی 50 ساڵی ڕابردووە لە سەرەتای هەفتاکانەوە لە وڵاتێکی وەکو عێراق دامەزرا بوو بنیادرا بوو کە گەشەی ئەکردووە بەشداریەشی چالاکانیان لە داهاتی نەتەوەی و نیشتیمانی عێراقا هەبوو هەموو ئەوانە هەڵبۆشێتەوە. ئێمە ئەتوانین یەک لیستێکی گەورەی ئەو کارگە و پیشەسازیانە بژمێرین لە بەرنامەیەک وایە کە بە هەزاران کرێکار کاریان تیا کرد. ئەمڕۆ دەست بەسەراگرتنی ئەو زەویوزار و مڵک و سامانەی کە لەو کارگانەیە هەبوو و فرۆشتنیان بەکارهێنانن لە بواری تردا هەموو ئەمانە وای کردووە کە ڕێژەیەکی زۆری ئەو کرێکارانە بێکار بن و کاریان دەست لەسەر کارەکان بۆ بەرهەم بەرهەم و ئاسی بەرەمێنان و بەشداری ئەم کەرتە لە بەرەمێنانی نیشتمانیەکەم بێتەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانە بۆ بڵاوبوونەوەی بێکاری و بێگومان تەنیا ئەوەش وەکو هۆکارێک نییە کە بڵێین هەڵبەشانەوەی ئەوە بەڵکو گەنجینەدان. دکتۆر لە زانکۆکانی ئێمە ببرە دەتپسڕێنم لە زانکۆکانی ئێمە لە بواری بەتایبەتی ئەوەی پەیوەندی بە بەشی کۆمەڵناسی یان ئەوی پێدەوترێت سۆسیۆلۆژیاوایە تا چەند لەم ساڵانە ئەم بابەتانە جێگایی بایەخن و جەنابەت لە ساڵانی زوو یەکێک بووی لەوانەی کە زۆر سەرچاوات و چەندین کتێبن لە بواری مەسەلەی دابەشبوونی کۆمەڵایەتی نووسی و لە یەکێ لە سەرچاوەکان باز لەوە دەکەیت لەم ساڵانی دوایی بەتایبەتی ئەوەی پەیوەندی بە تێزەکانی مارکس و فکری سۆسیالیستی هەیە لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە زانکۆی سلاحەدینەوە کە دەڕوانێتە جیاوازێت تەبەقەکان دەرکراوە. ڕۆڵی جامیعە لەم دۆخە چیە ئەگەر لەم بارەیەوە زیاتر تێگەیشتم بدەیت؟ بەداخەوە تو گەر ئاراستەی گشتی سیاسەتی اقتصادی کۆمەلگا بەرەو با ئەو بازاڕە ئازاد و سیستەمە سەرمایەداریە بێ پشتکردن بێ لە سۆشیالیزم و کەمکردنەوەی ڕەهەندەکانی نێوان چینە کۆمەڵایەتیەکان و جۆرێک لە بە دەوڵەتیکردنی کارگە و سەرچاوهۆیەکانی بەرەمهێنان بێگومان هەموو ئەو ڕەگەزە مەعریفیانەی پەیوەندیان بە سۆشیالیزم و مارکسیەت و چۆنیەتی ماتریالیزمی دیالکتیک و شۆڕشی کۆمەڵایەتی و گۆڕانی کۆمەڵایەتیەوە هەیە بێگومان لەم جۆرە کۆمەلگایانەیە پشتگوێ ئەخرێت. دیارە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە کە تێکەڵبوونی عێراق و هەرێمی کوردستان بەو بازاڕە وای کردووە
ئەم سیاسەتە تا ڕادێک پەراوێز بخرێت و ئەمە لەسەر ئاسی زانکۆی ڕەنجی داوتەوە ئەگەر چی بە شێوەیەکی گشتی زانکۆ ڕۆلی لە بەرنامە ڕێژی ئابووری و کۆمەڵایەتی و گۆڕانی کۆمەڵایەتی کۆمەلگادا نییە و ئەو توێژینەوانەی ئەکات تا ڕادەیەک لە سنوورێکی دیاریکراوە لە بوارێ و کاییەکی بەرتەسکی ژیانی کۆمەلگایە نەپەرژاوەتە سەر بازاڕی کار و دابینکردنی هەلی کار و قسەکردن لەسەر سەرۆت و سامانە سروشتیەکان و توانا و ئیمکانەتی مادی کۆمەلگا نەپەرژاوەتە سەر ئەم بوارانە بۆیە هەموو ئەو بابەتانەی لە کۆمەڵناسیە پەیوەندیان بە چینە کۆمەڵایەتیەکانەوە هەبوو پەیوەندیان بە چۆنیەتی بەرەمێنانی یان سیستەمی ئابووری سۆشیالیستیەوە هەبوو ئەوانە داخران یەشە لەو بابەتانە ئەوەی کە لە کۆمەڵناسیە خوێنرا بریتی بوو لە کۆمەڵناسی چینە کۆمەڵایەتیەکان ئەو بابەتیان لابرد لە خوێندنی زانکۆکانە بەتابەت لە بەشی کۆمەڵناسیە ئەو بەلابردنی ئەم بابەتەش بێگومان بەشێک لە هۆشیاری و تێگەیشتنی دەرچوانی بەشی کۆمەڵناسی لە مێژووی شۆڕشە کۆمەڵایەتیەکان و چۆنیەتی کەمکردنەوەی دووری نێوان چینە کۆمەڵایەتیەکان و دابینکردنی مافەکانی مرۆڤ ئەوانە بێگومان کەم کوردێنێت بەوەی کە ئەم بابەتە گرنگە لە ناو بابەتەکانی کۆمەڵناسیە کە بۆ توێژەری کۆمەڵایەتی زۆر پێویست بوو کە یەکێک بوو لە ڕنگدانەوەی سیستەمی سۆشیالیزمی لەسەر عێراق کە هەر خوری بەشەکە خۆی کرابەوە بەشی کۆمەڵناسی وەکو توێژەری کۆمەڵایەتی بۆ توێژینەوە لە گرفتە کۆمەڵایەتیەکان زانکۆ لەم بوارێ ئەو ڕۆڵانەی نییە ینی ئەو ڕۆڵی ناگێڕێەوە ناتوانێت ئەم ڕۆڵە بژێڕێت چونکە سیاسەتی گشتی کۆمەلگاوە سیاسەتی ئابووری کۆمەلگا ڕوو لە گیانی سەرمایهداری و چۆنیەتی بازاڕی ئازاد و ئەو لیبرالیزمەیە کە ئەمڕۆ تا ڕادەیەک لەسەر ئاسی گیان زاڵە بەسەر ژیانی کۆمەلگاکانەوە مەش بۆتە هۆی ئەو ماڵوێرانی و بەشمەینەتەی کە ڕوبەڕووی کۆمەلگاکان تایبەتی کۆمەلگای وەکو ئێمە بووتەوە ئەبوو زانکۆ لەم بوارەیە بە تایبەتی لە خوێندنی لە بەشەکانی کاژێڕی و ئابووری لە بەشەکانی کۆمەڵناسی لە بەشی دەروونزانی بایەخێکی زیاتری بەم بابەتە بدایە چونکە بە تایبەتی بۆ کۆمەلگای ئێمە ئەگە لە سەردەمی ڕابردووە ئێمە لە ڕووی نەتەوەیەوە تا ڕادەیەک وەکو نەتەوێکی چاوساوە و سەرکوت کرابوون بەڵام لە ماوەی ئەم 20 ساڵە تا ڕادەیەوە ئازادیەمانە بوو ئەمانتوانی ئێمە نەک پشت بە نەوت بەڵکو لە ڕێگەی ئەو توێژنەوانی لە زانکۆوە ئەکرا بایەخ بە توانە ئابوورەکانی خۆمان سەرچاوە سروشتەکانی خۆمان لە خزمەتی گشتی کۆمەڵانی خەڵکا بووایە و تەواوی بزوتنەوە کرێکاریەکان لە کۆمەلگای ئەمە بەهێز بکردایە ئەمە کە باوەڕیان بەخۆیان بۆیەکە کە ئەتوانی گۆڕانکاری بکەن ئەتوانی شۆڕشی نوێ لە کۆمەلگایە بەرپا بکەن و بتوانن لە ڕێگەی ناڕزایی و لە ڕێگەی دەنگەکانیان و لە ڕێگای خۆڕێخستنەوە بتوان گۆڕانکاری بکەن بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەی کە ئێمە ئەو ئازادیەما نەبوو لە خۆبەڕێوەبردن لە داڕشتنی سیاسەتی ئابووری لە چۆنەتی بنیادنانەوەی کۆمەلگا لە پەرەپێدان و گەشەپێدانی کۆمەڵایەتی کۆمەلگای ئێمە نەمان کرد ئەوانە نەبوو پێچەوانەوە وەکو ئاماژەت پێکرد لە کۆمەلگای ئێمەش لە ماوەی ئەم 30 ساڵەیە تەواوی توانە ئابوورەکان لە دەست بژاردەیەکی زۆر کەمی چەند خانەوادەیەکە کۆبۆتەوە و ڕێژەیەکی هەر زۆری کۆمەڵانی خەڵک لە ژێر خەتی هەژاریەوە کە پێ ئەو ئامارانەی ئەمڕۆ لە وەزارەتی پلاندانانی عێراقا بڵاو کراوەتەوە کە بە هاوکاری بانکی نێودەوڵەتی و هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لەسەر خەتی هەژاری لەسەر هێری هەژاری لە عێراقا کراوە ئەگەر چی لە پارێزگای عێراق لە سا 24 بێ بەڵام لە هەرێمی کوردستانشدا لە 13 خەڵکی کوردستان لە ژێر خەتی هەژارین کە ئەمەش چینی کرێکار و لە ریزی پێشەوەی ئەم هەژاریان بێگومان کە ئەگەر 6 ملیۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستانە بژێن نزیکەی 780,000 لە ژێر خەتی هەژارین لە ژێر هێڵی هەژاریان کە ئەم 780,000 ڕێژەیەکی گەلێ زۆری بۆ کۆمەلگایشی وەکو ئێمە کاریگەری لەسەر تەواوی بازار و جموجۆری بازار و گەشەکردنی کۆمەلگا و هۆشیاری و خۆڕێخستن و ڕنگدانەوەی سیاسەتی تەواوی بوارەکانی تری کۆمەلگا لەسەر مەدانێ بۆیە لە ڕەوش بەگشتی ئەم دۆخە بەرەو خراپی ڕۆیشتووە نەک بەرەو شادبوونەوە و ئومێت دەست خۆش دکتۆر دواتر زیاتر لەو بارەوە قسە ئەکەینەوە دواتر من
ینی تێگەشتنی خۆمەدەم و بەرنمەکەمان بە شێوازی دیبیتە بۆیە لە کاتی مداخلی منیش ئێوە ئەتوانن تێگەشتنی خۆتان بدەن یان پرسیار ئاراستە بکەن واروەها دەمەوێ بینەرانیش ئاگدار بکەمەوە دەتوانن لە ڕێگای لینکەکانی کەناڵی هیوا و لەو پەیجانەی کەم بەرنمەیە ڕاستە و خوارڕە وەکۆی لە ڕێکلامەکە ئاماژەمان پێداوە بە ڕێگای پرسیارەوە بە ڕێگای نووسین واتە کۆمنت مشارەکەی بەرنمەکە بکتن ڕایان بنووسن یان پرسیار لەو بارەیەوە بنووسن و لەبەر کەمی کات لە ڕاستیە ناتوانین ڕاستەخۆ داخلی شاشەیان بکەین. هاوڕە علی سلااو لە جەنابیشت لەبارەی ئەوەی پێی دەوترێ ئێستا یعنی هیچ ماڵێک خێزانێک نبینیەوە یعنی چەند کەسێکی لە خێزانەکەی ئەمڕۆ بێکار نەبێ بێکاریەک بە جۆرێک ئەوەی کە با بڵێن ئەوەی پێ دەوترێ کرێکارێکی ماهەر کە جامعەی تەواو کرد بێ ئیمکانێتێکی زانستیشی هەبێ لەگەڵ یەکێکە کە ئاستێکی نەخوێندەواری سەرەتایی هەبێ هەموو ئاستەکانی گرتۆتەوە خێزانێک نبینی لە کوردستان کە ئەمڕۆ چەند کەسێکتیا بێکار نەبی و لە بەرامبەر ئەوەدا هەموو ئەوانەی کە لە ڕاستیە لە شوێنی کارن چ ئەوەی پەیوەندی بە کەرتی گشتی حکوومەتەوە هەیە ئێمە دەبین لە چ دۆخێکان و ئەوەیشی پێی دەوترێت کەرتی تایبەت ڕۆژانە دەناڵێن بەدەست ئیهانەکردن و خراپی ئەو ژینگەی کارکردن. جەنابێت ئەم دیاردەیە چۆن دەبینی کەرمکە؟ دەست خۆش بێ سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست و سڵاو بۆ دکتۆر محەممەد دەستان خۆش بێ بۆ ڕێخستنی ئەم بەرنمەیە. بە دڵنیاییەوە مەسلەی بێکاری وەکو دکتۆریش ئاماژەی بە کۆمەڵی خاڵ کرد بڕای من یەکێ لە بڵین مەسەلە سەرەکیەکان یا هۆکارە سەرەکیەکانی مەسلەی بێکاری ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆریش گشتگیرە پەیوەندی بە تەنها ڕەنگە بە هەرێمی کوردستان و بە عێراقەوە نەبێ ئەویش ئەوەیە کە سیستەمی ئەمڕۆی سەرمایەداری پێویستیەکانی بەکاری کرێکاران کەمتر بۆتەوە یعنی ڕاستی بە معنایش کە بڵین بێکاری بۆ بە یەکێ لە دیاردەزاڵەکان بۆ تا یەکێک لە تایبەتمەندی دیارەکانی کۆمەلگای سەرمایەداری ئەمڕۆ ئەوەی کە جاران مەسەلەن لە سەدەی 17 و 18 و 19 سەرمایەدارەکان با بڵێن خەڵکیان بە زۆر دەکرد بە کرێکات ناچار دەکرد بە کرێکات تەنانەت زۆر جار لە گوندەکان مەسەلەن زەویەکانیان لێ دەکرین بۆ ئەوی کە ناچاریان بکەن کۆچ بکەن بۆ شارەکان و لە شارەکان ببن بە کرێکار. ئێستا ڕەوەندێکی پێچەوانە دەستی پێ کردو ئەم ڕەوەندە کە زۆرتر با بڵێن دروستکردنی بێکاریە یا مەسەلەن پەرەپێدانی بێکاری یا کارکردنە بە ڕێژەیەکی کەمتر لە مرۆڤەکان ئەوەی تریشی ڕاستەکەی وەکو تۆ باس کرد ئەبن بە کەسانی پەرارستکەوتو پەرارستخراوی کۆمەلگا ینی بۆیە وەکو تۆ باس کرد ڕاستەکەی ئێستا تەنانەت بۆ ئەوانی کە لەسەر کاریشن کارێکی هەمیشەیی نەماوەتەوە ئەوانەی کاریش دەکەن با بڵین زەمانەتێک نیە بۆ مانەوەیان لەسەر کارەکان بۆ لە دەستنەدانی کارەکان بۆیە بە ئەمە مەسەلەیەکەکە لە هەموو ڕێکەوە کاریگەری دروست کردووە ینی لە لایەنی جۆرا و جۆرەوە کاریگەری لەسەر کۆمەلگا بە شێوەیەکی گشتی و لەسەر با بڵین ئەو چینی کرێکار و لەسەر کرێکارانیش دروست کردووە چ لەو ڕوانگەیەوە کە تا ڕادەیەک پاسیڤی کردوون بۆ لە دەستنەدانی کارەکان نەت مەسەلەن خەبات و تێکۆچانی کایانە بە شێوەیەکی با بڵین جددی و گشتی نەچێتە پێشەوە کە حتمما دوای ڕەنگە لە بەشەکانی تری بەرنامەکەدا قسەی لەسەر بکەین و ئەم کاریگەریەکانی ئەم چینە کاریگەریەکانی ئەم بزوتنەوەی ئەم چینە لەسەر کۆمەلگا لەسەر ئاڵوگۆڕی سیاسی لەسەر ژیان بە شێوەیەکی گشتی فشاری کەوتۆتە سەر ینی دۆخێکی پێکێناوە کە سەرمایەداری تا ڕادەیەکی زۆر دەستی ئاوەڵاتر بۆ یا سەرمایەداران و خاوەنکارەکان تا ڕادەیەکی زۆر دەستیان ئاوەڵاتر بۆ تەنانەت نەکرد لە بێکارکردنی کرێکاران لە چەسانەوەی کرێکاران لە خراپکردنی شوێنی کاریان لە فشارهێنانی دەرونی و ڕوحی بۆ ئەوانی کە کار دەکەن هەر لە فەرمانەکانی ئێستا لە هەرێمی کوردستان کە دەبینی تا حەدی ئەوەی کە بە چەندمان کرێ نادا یا مەسەلەن موچە نادا تا حەدی ئەوەی کە مەسەلەن ئیجراعاتی زۆر و زۆر بەرامبەر بە کرێکاران لە جگە لە
نائەمنی شوێنی کارجگە لەوەی کە خاوەنکارەکان هیچ بەرپرسیارەتیەک لە ئەستۆ ناگرن سەبارەت بە سەلامەتی شوێنی کاری کرێکاران. ئێمە لە بواری بیناسازی و لە بواری کارەبا لە بواری جۆرە جۆرەکانە ئێمە ڕۆژانە گوێبیستی هەواڵی دڵتەزیێن لە ئەو ڕووداوانی شوێنی کار دەبین کە بەسەر کرێکاران دێ لە دەست و پێشکانیان لە مردنیان لە کەمەندانبوونیان لە بەرحاڵەوانە بارودۆخێکن کە با بڵین سیستەمەکە بە جۆرێک هێناوێتی پێشەوە و ئەم سیستەمە هەلومەرجێکی دروست کردو کە لە ڕاستیا بەشی زۆری کۆمەلگا زۆرینی کۆمەلگا ئەگەر پێشتر شانسی ئەویان بۆ کارێکیان دەستکەوتیا بە ئاساری هەلی کارێکیان بۆ ڕەخسابێت ڕاستەکەی ئەوەشان ئێستا کەوتۆتە گرێوی نەمانەوە ئەوشان کەوتۆتە بەرمەترسی ینی تەنانەت دەستکەوتنی کار بۆ یەکێ لەوانی کە مەترسی لەسەر هەڕەشەی لەسەر مەڕەشەی هەموو ڕۆژەی لەسەر ئەمە تا ڕادێکی زۆر ڕاستەکەی ژیانی خەڵکی بردوتە دواوە کە هەڵبەتە من پێم وابێ با بڵین هۆکاری زۆر هەیە لەوەی کە مەسەلەن لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی کە تۆش باست کرد لە ناو گەنجانە بە تایبەت ینی بە تایبەت لە ناو ئەو بەشە لە گەنجان کە خوێندنیان تەواو کردووە کە زانکۆکان و پەیمانگاکانیان تەواو کردووە ینی ئەگەر تەنها لە ناو ینی ئەوەی کە بەپێی ئامارێکە هەیە لە عێراقا تەنها لە ناو گەنجانە ئەوانەی کە با بڵێن خوێنەوار و خاوەنی بڕواناوەکانن تەنها لە ناو کوڕاندا لە 140 بێکارە کەمە من ڕێژێکی زۆر مەترسیدارە لە سەتان زیاتر لە 180 با بڵێن کچان لەو تەمەنە کەچانی گەنج بێکارن کە ئەگەر بە شێوەیەکی گشتی گەنجان وەربگین توانی بڵێن زیاتر لە 160 گەنجان بێکارن کە بە بڕامین ئەمە مەترسێکی زۆر گەورەیە ئەمە ڕووداوێکی ئاڵوگۆڕێکی با بڵێن کۆمەڵایەتی زۆر گەورەیە کە لەم کۆمەلگا پێهاتوو مەترسی زۆر بە شوێن خۆی دادێنێ ئەمانە با بڵێن باڵی مەشاکلێکن پێشایەکن کە ڕاستەکەی لە دەورەی داهاتوودا کۆمەلگای ئێمە بەرەو باقاری زۆر خراپ دەبن ئەگەر ڕێگایەک بۆ چارەسەرکردنیان نەبین دێتەوە. دەست خۆش دەستان خۆش خاڵی گرنگتان لە ڕاستیە باس کرد من بە کورتی هەوڵەدەم تێگەیشتنی خۆم لەو بارەیەوە بخەمە ڕوو دواتر دەچینە سەر تەوەری دووەم ئەویش لەبارەی قسەکردن لەبارەی لاوازبوونی کاری ڕێکخاوەیی و سندیکایی و خۆڕێخستنی با بڵێن کرێکاران و پراوێزخراوان بەگشتی ینی پرسیارەکە ئەوە دەبێت لە ڕاستیە لە کاتێکە یعنی ئەوەی پێدەوترێ ڕئسمالێکی متەحەوش ینی سەرمایهداریی وەحشیگەری کە وەک سەردەمی سەرەتایی سەرهەڵدانی سەرمایهداریە بەڵام بۆچی کاری ڕێکخراوەی و خۆتەنزیمکردن و ڕوبەڕووبوونەوە بە فۆرمی ترە ئێستا و ئەم فۆرمانە لە ڕاستیە زۆر جار دەتوانێت ینی تێگەیشتنی جیاهەیە لەبارەی کاریگەریەکانی قسە لەسەر لە تەوری دوم قسە لەسەر ئەم خاڵە ئەەکەین زۆر بە کورتی یعنی من لە ڕاستیە وەکو ئیزافە بۆ تێگەیشتەکانی ئێمە لە کاتێکە یادی بەرەو یادی یەکی ئایا ڕۆژی زیانی کرێکاران لە سەدەی 21ەم جارێکی ترەکەینەوە ئێمە شاید حاڵی ئەوەین کە نەنا ئاستی کوردستان لە ڕاستیە لە ئاستی دنیاە ئێمە ئەوی پێدەوترێ بێکاری پاشەکشە بە مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان دەبینەوە و ژینگەی کار خراپترە بێ لە بەرامبەر ئەم زاهیریە ڕاستەخۆ زاهیرەیەکی تر دەبینین یعنی پێش ئەم زاهیریش تر دەبینین ئەویش با بڵێن باڵادەستی هێزە ڕاستڕەوە توندڕەوەکانە و لە بەشێکی زۆر لە وڵاتانە و لە بەرامبەر ئەوە بەجێ لە جۆرەکان ئێمە پاشەکشەی هەندێک لە تیاری چەپ دەبینین لەم کۆمەلگایانە واتە ئێمە معادلەیەکمان ئێستا ئێمە لە ڕاستیە ڕوبەڕووی معادلەیەک دەبینەوە لەگەڵ باڵادەستی زیاتری سیستەمی سەرمایهداری ناڕاخراوبوونی زیاتری کۆمەلگا پاشەکشەی بەشێک لە هێزە چەپەکان ئەوەی پێدەوترێ مافە ئابووری و کۆمەڵایەتیەکانیش ڕاستەوخۆ ڕوبەڕووی پاشەکشە و هەروە لێدانی زیاترە بێتەوە و لە بەرامبەرەوە هەموو داتانی کە ناوەندە سەرمایهدارەکەن ئەوەی دکتۆر وتی تەنانەت بانکی نێودەوڵەتیش ئێستا ئەعلانیەکە لەبارەی ڕێژەی بێکاری و هەندێک لەو توێژنەوەی باسەکەن بەڕوونی یعنی داتای ڕوونی ڕوومان پێ ئەڵێن کە چۆن سەرمایە
زیاتر چڕ دەبێتەوە لە دەستی کەمینەیەک و چ لە کوردستانە ئێستا باز لە ژمارەی ملیۆنێر و ملیاردێرەکان نەکرێت لە مابینی 20 تا 25 بەم داتاکەم لە ڕاستیە بە وردی لەلایە بەڵام لەسەر لاپتۆپەکەم نییە و هەروەها لە بەرامبەرەوە باز لە پەراوێز خستن و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری زیاترەکرێت ینی معادلەکە ڕێک لەبەر یعنی ئێمە ئەگەر بە حیسابی و بە هینیش لێکی بدەینەوە دەیبینین کە چۆن ئەم کەمینەیەکی ئۆلیگاریشی ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندترە بێ و زۆرینەش هەژارترە بێ ینی ئەم سیستەمە سەرمایه‌داری ئەوەی پێدەوترێت لیبراڵەتی نوێ لە 50 ساڵی ڕابردوو لە ڕاستیە ئەو دەستکەوت و مافانەی کە لە نەتیجەی تێکۆشانی سندیکاکان و پارتە چەپەکان ئێمە هەمومان نەزانین لە ڕاستیە بەدەست هاتە بوو ئەمە ڕۆژ بە ڕۆژ ئەمە لە دەستەداتن ئەگەر بە وڵاتانی با بڵێن ئەوروپا و ئەمریکا یان وڵاتانی تری ئاسیا جۆرێک بێ بۆ هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕاستیە قوڕەکە زۆر خسترە و ئەم وڵاتانە دەمێکە ئێمە لە ژینگەی کاری خراپ دەژین ئەوەی پێی دەوترێت کەرتی تایبەت لە ڕاستیە ئێمە ینی بۆ ئێمە معادلەکە چەند هەنگاوێک لە دواترین لە هەرێمی کوردستان شتێک نییە یعنی لە ئاستی فۆرمە ئێمە دەتوانین بڵێن کەرتی تایبەت بەس لە جەوهرە لە ڕاستی ئێمە شتێکمانەیە پێی دەوترێت کەرتی گشتی یعنی کەرتی کەسی لە ڕاستیە ببورن یعنی ئێمە کەرتی تایبەت وەکو کەرتێکی کەسی لە هاتووە یعنی سەرمایه‌دار وەکو دیوەخان وەکو مڵکی خۆی مامەڵە بەبێ هیچ با بڵێن ئەوەی پێ دەوترێ ڕۆڵی حکوومەت لە چاودێریکردن و سندیکاکان مامەڵە لەگەڵ کرێکارانکە بۆ نمونە لایانی کەمی کرێ 300,000 دینار بوو بەم دوایە پێم وایە کردیان بە 350,000 دینار و سعاتی کارکردن بە 2500 دینار دیاری کراوە بە پێی بە دوواداچوونەکە بەشی زۆری لەم شوێنانە ئێستا خەڵک بە کەمتر لەم شوێنانە کار دەکاتن لە دۆخێکە لیبراڵەتی نوێ لە کوردستانە باڵا دەستان نەک لە کوردستانە لە کوردستان لە ڕاستیە زیاتر ئەوەی پێدەوترێ خۆڕێخستنی کرێکاران ئەوەی پێدەوترێ ڕۆڵی حکوومەت چکە یاسای کار و یاسای خانشین و دەستەبەری کۆمەڵایەتی کە هاوڕێک هەوراز پرسیارێکی کردبوو ئێستا لە شاشەکە ئەرچی حکوومەتە ئەرچی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ئەم یاسایە جێبەجێکە و ئەڵکی سوڵتەی تەنفیزیە و ئەڵکی دەسەڵاتەکانی ترە چاودێری جێبەجێکردنی ئەم یاسایە بکەن بەڵام لیبراڵەتی نوێ بە جۆرێک لە ڕاستیە لە کوردستان بە بەرنامە جێبەجێ دەکرێت بە پلان هەموو ئەوەی پەیوەندی بە حکوومەتەوەی لە چاودێریکردن ئەم دەستگایانە لاواز و پەرپوت کراون ئێمە کارگە هەیە کرێکار هەیە زۆرینەی کە قسەمان لەگەڵ کردووە دەڵێ 2 ساڵیش دەبێ ئەوەی پێدەوترێ تەفتیشی عەمەل تەفتیشی دائیرەی زەمان سەردانی ئەمە نەکردووە و بەشی زۆری پێداویستیەکان ئەوەی کە زەمانەتی ئەوە دەکا کە ئەم یاسایانە یعنی ڕەخمی کەم و کوڕی یاساییەکانیش لە ڕاستیە لە ئەرزی واقع جێبەجێ نەکراوە واتە کەرتی تایبەت لە کوردستانە و کەرتی ئێمە دەزانین دەوڵەمەند بوونیش لە کوردستان بە زۆرێک دەوڵەمەند بوونێ یعنی دەوڵەمەند بوونێک نییە لە پرۆسەیەکی سروشتی وەگەوەی لە بەشێک لە وڵاتانی پێشکەوتوو لە ڕاستیە گەشە سندنی بەخۆی بنووی دەوڵەمەند بوونێکی هەڵتۆقیوە لە نەتیجەی ئەو هاوپەیمانەتی لەگە دەسەڵات هەیەتی و بەم عەقلیەتە خێڵەتیە دوا کەوتوی ئێمە دەبینین چۆن مامەڵەیەک لەگەڵ کرێکارەکاتن ئەمە لە ڕاستیە لێکەوتەکانی لە کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو جگە لەم داتانی ئێوە باستان کرد لەسەر مەسەلەی هەژاری و بێکاری و پراوێز خستن ئێمە زاهیرەیەک دەبینین لە ماوەی بە تایبەتی 10 ساڵی ڕابردوو ئەویش دروستبوونی بزوتنەوەیەکی بزافێکی کۆمەڵایەتی گەورەی لە کوردستان و ئەم بزافە کۆمەڵایەتیە لە ڕاستیە ڕاستەوخۆ پەیوەندی بە بارودۆخی کوردستان و پەیوەندی بە ئەوەی پێدەوترێ با بڵێن سیستەمی سیاسی ئابووری هەرێمی کوردستانەیە ئەم بزافە لە سەردەمانێکە لە چوارچێوەی خۆپشاندانی گەورە و خۆپشاندانی هەندێک جار وەرزی خۆی مانیفێستە کرد لە ساڵانی دواترە لە هەڵبژاردنەکانە ئێمە ئەم بزافە بە زۆری شتر خۆی مانیفێست کرد زۆرینەی بایکۆتی هەڵبژاردنەکانی کرد دواتریش ئێمە بینیمان لە خۆپشاندانی قوتابیانم حرەکەیە بەردەوام بوو و ئەمڕۆ لە کوردستان لە ڕاستیە بە شێوازی زۆرازۆر ئەم بزافە کاریگەری هەیە لە پاڵ ئەوەشە لە ڕاستیە ئەمە وەکو لێکەوتەکانی
ئێمە هەڵکشانی مەدی ئیسلامی سیاسی لە شوێنە هەژارەکانی کوردستان بە جۆرێکی ترە بینین و هەندێک جار گەڕانەوەی خەڵک کاتێ حکوومەت و دامەزراوە و هەموو ئەو شوێنانە خەڵک ناپارێزێ و گەڕانەوەی عقلیەتی عەشیرەتگەری و ناوچەگەرێتی و هەندی حاڵەتی لۆکاڵە بین وەکو لێکەوتەکانی ئەم دیاردەیە دەیبینین. ئەمە لە ڕاستیە یعنی دەتوانین ڕاستەوخۆ ئەم دیاردانە ببەستینەوە بە لێکەوتەکانی سیاسەتی لیبراڵەتی نوێ حکوومەت یاریمی کوردستان لەگەڵ بانکی نێودوڵەتی ئێمە لە ساڵانی ڕابردوو لە ڕاستیە لە 6 ساڵ پێش ئێستا لە نامیلکەیەکە خوێندنەوەمان بۆ لێکەوتەکانی ئەم سیاسەتەیە کردەوە وەختە لە ڕاستی ئەمە پێشبینی ئەو دۆخەمان کرد بەداخەوە ئێستا ئێمە دەبینین کە ئەم دۆخە چۆن کۆمەلگا دەهاڕێتن. دەچینە سەر ئەگەر هیچ مداخەلەیەکتان نەبی دەچینە سەر تەوەری دووەم بەشێک لە ڕاستیە پرسیار و هین هاتووە بەڵام ئەمانە بەشێکی دەستخۆشیە یان دەکرێت لە تەوەرەکانی تر بیخەوە سەر شاشە. رنجم بێ ئەگەر هەوڕێجان لەسەر ئەوەی کە تۆ باس کرد بەتایبەت لەژێر کاریگەری سیاسەتی نیولیبرالیزم و سندوقی دراوی نێودەوڵەتی هەرێمی کوردستان بە ڕادێک ڕادستی ئەم دامەزراوانە بووە کە باڵێن خەریکە هیچی لێ نەمێن تۆ جگە لەوەی کە ببێتە دامەزراوەیەک بۆ ڕایکردنی کاروباری کۆمپانیاکان ئەوەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە دابینکردنی ژیانی خەڵک و پێویستەکانی ژیانی خەڵکەوەی ڕاستەکەی بە تەواوی خۆی لێ بێبەری کردووە و تا دێ زیاتر خۆی بێبەری دەکا لەوەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە ینی زۆرێک بێمنەتی و یعنی نازانم بڵێم مبالاتی بەرامبەر بە ژیانی خەڵکە گەیشتوتە ئاستێکی مەترسیدار بەڕاستی ینی بە جۆرێک لە ڕاستی ئەمە ئەوەی ئێستا ینی ئەوەی ئێستا ڕۆڵی حکوومەت لە حکوومەت کە پێی بوترێ کابینەی خەڵک ئێستا بۆتە حکوومەتی کۆمپانیەکان لە ڕاستیە و پەرلەمان زۆرینەی پەرلەمان و ئەوی پێدەوترێ مؤسسەکانی تریش لە ڕێگەی ئەو ڕێنمایە و یاسانەی دەریەکەن تەنیا ئیشیان دەستکاریکردنی ئەم بنیادە کۆمەڵایەتیەیە واتە هەیکەلیەتی ئابووری کوردستان کە چۆن ئاڵوگۆڕی پێدەکاتن ئێمە لە ماوەی ڕابردوو سەردانی پەرلەمانمان کرد لەگەڵ لێژنەی با بڵێن ئەو لێژنەی پیشەسازی وزەوەی پەیوەندی بە خەسخەسەکردنەوەمانەوەیە لە ڕاستیە بەڕوونی پیانوتین کە ئەوە بۆ نمونە لەسەر مەسەلەی فرۆشتنی کارەبا بوو و هەموو ئەو کارمەندانەی کە لە کەرتی کارەبا ئیشەکەن بە پێ ڕێکەوتنەوە کراوە دەبنە بە کارمەندی هەمیشەیی و ساڵانی داهاتوو ئەوانیش ڕوبەڕووی دەرکردن لە کار و ئەم بارودۆخە دەبنەوە طبعاً ئێمە یعنی ئەمە تا ئێستا لە ڕاستی قسەکردنی ئێمە قسەکردنێک بۆ لەسەر کرێکاری کەرتی تایبەت لە ڕاستیە و ئەوەی کە پێدەوترێت کرێکاری یعنی فەرمانبەر لە کەرتی گشتیە ئەگەر ئێمە هەمومان ینی بەشی زۆرینەی خەڵکی کوردستان لە یەدی کار لە کوردستان لە ڕاستیە لە کەرتی گشتیە ئێستا دۆخەکە زۆر بەڕوونی یەبینی لە زانکۆ بیگرا لیبراڵەتی نوێ لە زانکۆوە کە دامەزراندن لە ڕێگای گرێبەست و بە سەعاتی کارەوە دکتۆر محەممەد لە ڕاستی لەمان زیاتر شارەزایمە لە ماوەی ڕابردوو زنجیرەیەکیش وتارم هەر لەسەر وبارەیە نووسی بوو لیبراڵەتی نیو چی لە وەزارەتی خوێندنی بالا کردووە هەم بەستنەوەی خوێندن بە میکانزمەکانی بازار نەک بەگ عکسەوە و چ لە هێزی کار ئەو هێزەکاری کە لە ناو زانکۆکانەوە هەیە فەرمانبەر ئێستا بۆ نمونە ئەوەی پێی دەوترێ پلە بەرزکردنەوە بەبێ لە دەرەوەی یاسان پلە بەرزکردنەوەی وەستاوە لە چ ڕۆژ 50 ڕۆژارێک موچە دەدا و هیچ کرێکار تەنانەت مافی خۆ تەنزیمکردنیشی لە سندراوەتەوە ئێستا ئێمە دەچینە سەر بەشی دووەم هاوڕە عەلی ببوورە من ویستم بۆ تەواوکەم ئەگەر تەواو نەکردووە بەردەوام بە لە تەوەری دووەمە پرسیارێک ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە ئەمە بارودۆخی زۆرینەی خەڵکی با بڵێن کوردستان و لە ڕاستیە بەشێکی زۆر لە وڵاتانی دنیاشە و ئێمە باسمان لەو بزافە کۆمەڵایەتیە کرد نەک لە کوردستان ئێمە لە هێڵک زەردەکانی پاریسەوە بیگرا بۆ بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپا و دواتریش بۆ وەزعی لوبنان ئەو حرەکە ئیجتیماعی کە لە لوبنان و لە بەشێک لە وڵاتانی عەرەبی و دواتر حرەکەی تشرین لە 2019 لە بەغدا کە تا بە ئێساش بەردەوامەوە لە تەنانەت لە تورکیا و لە وڵاتانی تر و لە تونس و لە مصر و هەموو ئەو مەشهدە لە بەرچاوی ئێمەیە
لەگەڵ هاتنی با بڵێن سیستەمی سەرمایە ئەمە ینی بەشێکی دیوێکی تری با بڵێن ئەم شرانە وەکو تێگەیشتە مارکسی هەیە جیهانی بوونی سیستەمی سەرمایه‌داری و لێکەوتەکانی تێمایی بینین. ئێمە لە ڕاستیە شتێک کە بە بەردەوام زۆر گفتوگۆی لەسەرەکرێ و من پێم وایە بەردەوام دەبێمە گفتوگۆی لەبارەوە بکەینەوەش ئەوەیە سۆرینەی کۆمەلگای ئێستا لە حاڵەتی پراوێز خستنە و زۆر لە هەندێک لە ئەوەی لەو تیۆرانەی کە لە بواری بەتایبەتی لە مجتەمەعی مەدەنی هەیە ئەگەر سەری ناو با بڵێن کتێبخانەکان و سۆسیال میدیاش بکەیت تیۆرەکان بەم ئاراستەیە چۆن خۆت پێ بگەێنی چۆن مەهاراتی خۆت بەرز بکەیتەوە چۆن ببی بە بەز زوان چۆن دەوڵەمەند بی چۆن یعنی هەمووی ڕووی لە فەردە لە ڕاستیە یعنی دەمەوێت مەبەست لێرە لە چییە و لە بەرامبەر ئەوەیە پرۆژەکانی تری ئەوەی بۆ شوشتنەوەی عقلی خەڵک بە شێوازی جۆرا و جۆر کە دەیەوێت پێت بڵێ ئەگەر تۆ هەژاری ئەگەر تۆ پراوێزخراوی پەیوەندی بە سیستەمی سەرمایه‌داریەوە نییە پەیوەندی بەوەیە تۆ مەهاراتەکەت زەعیفە و چۆن مهاراتی خۆت بەرزکەیتەوە بۆ ئەوی تۆ ژیانێکی باشترە بێ دەرکەوت لە ڕاستیە ئەوەی کە مهاراتیشی بەرزە توانای ئیمکانێتیشی بەرزە و مشارەکەی تێکۆشانیش ناکە زەربەکەی هەربەرەکەوێت کە لە ماڵەوە دانیشتووە پرسیار ئەوەیە بەڵام ئەمە ئەم حرەکەیە بەشێکی زۆر لە وڵاتانە بەردەوام بوو بەڵام ئەم حرەکەی لە ڕاستی لە فۆرمێکی تازەیە هاوڕێیان لە چ فۆرمێکە ئەم حرەکەیە دێ هەموو شتێک ڕەت دەکاتەوە بەبێ ئەوەی توانای خۆبەدیلکردنی هەبێ ئێمە لە ئەزمموی تشرین لە بەغابینیمان لە نەتیجەی با بڵێن نینی ئۆکتۆبرە هەڵبژاردننی پێشوەختە کرا بەشێک لە ئەنجومەنی پارێزگاکان ڕەڤز کرایەوە هەندێک لە دەسەڵاتی هەندێک لە پارەی مدیر یان پلە تایبەتەکان کەم کرایەوە و سیستەمێکی هەڵبژاردن بەسە خەڵک فەرزکراکە لە ڕاستیە نەتیجەکەی پێچەوانە بوو ئەوەی خەڵک دەویست لە ڕاستیە بەدیلێکی تری لیبراڵەتی نوێ لە ئاستی سیاسی و لە ئاستی کۆمەڵاتیشە فەرزکرا دواتر وەرەقەی سپیەکەی کازمی لێکەوتەوە ئەم نمونانە بۆچی دێنمەوە ئەم حرەکە ئیجتیماعیانی کە هەیە و هەر جاری بە جۆرێک لە جۆرەکان خۆی مانیفێست دەکا بۆچی بە شێوازێکی ڕێکخراو نییە من لە ڕاستی ناتوانم بڵێم کاریگەری نییە چکە ناتوانین بە دیدێکی میکانیکیانە بڵێم کاریگەری نیام حرەکەی لە ڕاستیە دەتوانین لە زۆر ڕۆ ئێمە کاریگەری بین بەڵام بۆچی توانای تەرحکردنی بەدیلێکی نییە ئەمە یەک دوو و بۆچی ڕێکخراو نییە ئەم زاهیرەیە چی پێوان دەڵێن و بۆچی لە دەرەوەی سەندیکاکانی کرێکارانن لە دەرەوەی حاڵەتی خۆڕێخستنن و لە دەرەوەی تەنانەت ڕێخستنی پارتە سەپەکانیشن ئەمە پرسیارێکی گرینگە لە هاوڕێ علیۆ دەست پێ یەکەم دواتر دکتۆر تێگەیشتنی خۆ بە دەستت خۆش بێ تەبان تۆ باسی مەسلەیەکی گرنگت کرد بە بڕای منەوە مەسلەیەکە کە دەبێت لە هەموو زیاتر تیشکی بخرێتە سەر لەبەرەوەی لە حساباتی ئایندەی کۆمەلگایە ئەمانە هەمویان حساب بڵێن کاریگەری خۆیانیان هەیە چ لەوەی کە بەنمونە چ بەشێک ئەبێ با بڵێن بکەری گۆڕانکاری لە کۆمەلگایە هێزێک ئێستا لە مەدانی ناڕەزایەتیەکان و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سیستەمی مەوجود و لەگەڵ دەسەڵاتە لە مەدانایە و با بڵێن گرنگی ڕێکخراوبوونی ئەمە چییە و ئامانجەکانی و با بڵێن پەیامەکانی چییە بە کۆمەلگا بەکوێ گەێنەوە بڕێن ئەم مەسەلانە هەمویان مەسایلی گرنگن کە زۆر زەرورە باز بکرێت من بە بڕوای من تا ئەو شوێنی بە بڵین بە کرێکاران دەگەڕێتەوە ئەکرێ بڵین فاکتەری زۆر تایبەت باسکەین لە بۆچی ڕێکخراونینی بەڵام مەسەلەن بێتە سەر بزوتنەوە گشتێکە بە بڕای من ئەوش ئاستێکی ترە یعنی بە بڕوای من شێوەی ڕێکخراوبوونی پێشوو ئەو شێوە ڕێکخراوبوونی جەماوەریانی کە هەیە یا شورا بۆ یا سندیکا بۆ یا لەم بابەتانە تا ڕادەیەکی زۆر ناکارایی خۆی ئیسپات کردووە ناکارایی خۆی با بڵێن سەلماندووەکە ڕەنگەن وەکو دەورانی ڕابردوو لە داهاتوودا نەتوانرێ با بڵێن پشتی پێ بەسرێ بۆ شێوەیەک لە ڕێکخراوبوون لەو بارەوە پێویستە شێوازێکی ڕێکخراوبوونی گونجاوتر بێتە پێشەوە کە بتوانێت بارحاڵم هێزانە کۆ بکاتەوە وەکوتم تا شوێنی بڵێن بە کرێکاران دەگەڕێتەوە مشکلەکە لەوەیە کە کرێکاران دابەش بوون بەسەر حیزبەکانە
بەتایبەت بەسەر حیزبە بۆژوازیەکانە ئەم حیزبانەش چه حیزبە ناسیۆنالیستەکان بێت چه حیزبە ئیسلامیەکان بێت لە ڕاستیە ئەمانە نەکرد مشکلەی یا با بڵین کێشەی چینایەتیان نییە یا باسی پرسی چینایەتی با بڵین پرس و بابەتی ئەوان نییە ڕەنگە بە دیوە پێچەوانەکەیدا کاری لەسەر بکەن یعنی کرێکاران و توانای کرێکاران و ئینەرژی کرێکاران زیاتر بە پێچەوانەی قازانجی بزوتنەوەکەی خۆیان و ئامانجەکانی خۆیان بەرنە پێشەوە و تا ڕادەیەکی زۆر ڕەنگە باسکردن لە بەرژەوەندەکان و مافەکانی کرێکاران لەنا ئەو بزوتنەوانەدا نەکات فرامۆشکرابێ ڕەنگە هەندێک جار کەوتێتە ژێر تانەوتە سەریشەوە ئەمە بە بڕای من مەسەلەیەکی جددیە یعنی وشیاری چینایەتی لە ناو کرێکاران تا ڕادەیەکی زۆر لاوازە وشیاری سۆشیالیستی خەباتی چینایەتی لە ناو کرێکاران تا ڕادەیەکی زۆر لاوازە ئەمانە هەڵبەت هەمویان فاکتەری خۆی هەیە ئەمان هۆکاری خۆی هەیە کە ڕەنگە لێرە با بڵین جێگایەوە نەبێت لەسەر ئەمانە ورد و درێژ هەمویان با بچینە وردەکاریەوە بە شێوەیەکی گشتی کرێکار ئێستا بزوتنەوەی نییە ینی با بڵێن ڕوتێکی ژەڕەوەندێکی کە خۆی بزوتنەوەی نوێ ناتوانێت ڕێکخراوبوونیش تەرحکان ناتوانێت ڕێکخراوبن بێچێت لە با بڵێن کارەکانی و ئەسڵەن کرێکاران خۆیان ڕێکخراوبوون بە پێویست نازانن بە بڕای منەمە مشکلێکی ئەساسیە ینی کاتێک ئەمە وەکو زەرورەتێک چاولێکرا حتمما بە شێوەیەکی با بڵێن زۆر بێ یا کەم بێ دەستی بۆ ئەو برێ بەڵام مشکلەوەی ما باڵین ئەم ئاگاهەیە لە ئاستێکدا تەنانەت ڕێکخراوبوون وەکو پێویستیەک بۆ خەباتکردن لەبەر چاو ناگیرێ بە پێویست نازانێ بەبرایم ئەمانە هەمووی با بڵین کاریگەری خۆیان هەیە بەسەر ئاستی بزوتنەوە گشتێکە کە بە بڕای من مەسەلەیەکی زۆر زۆر جددیە نەکرد لە کوردستان ئەوان نییە کە ڕەنگە تا ڕادەیەک لێرە مەسەلەیە تۆختر بێ لەسەر ئاستی عالم خەریکە بزوتنەوەی پەراوێزکەوتوەکان بزوتنەوەی ئەوەی فارس پێڵە فەراتر لە طبقات یعنی مثلا فراوانتر یا سەروتر لە چینەکان تێدا بەشدارن هەر لە ژنانەوە بگرێکە بە بڕای من مەسەلەی بەشداری ژنان لە خەبات و ناڕەزایەتیەکان و تێکۆشان و بەرەنگاریەکاندا مەسەلەیەکی زۆر زۆر بەرچاوە لە داهاتوودا جێگایەکی زۆر گرنگ داگیر دەکات لە خەبات و تێکۆشانە با بڵێن سیاسی و جەماوەریەکانی داهاتووداوە لاوان بێکاران ئەوانی کە پەراوێز کەوتون کارێکیان دەست ناکەوێت یا بەرحاڵ دەستکەوتنی کارێک بۆ ئەوان زۆرە ئەمانە ڕاستەکە ئەو بەشانن کە دەتوانین جاران دایانگو کرێکارن هیچیان لە دەستی بدەن بەڵام ڕاستەیە ئەمانە هیچیان لە کۆمەلگای هیچیان لە دەستی بدەن بۆیە جددیترین و شۆڕژێرترین و کاریگەرترین بەشەکانی ناڕزایەتی کۆمەلگا دەبن لە تەواوی کۆمەلگاکان و لە ناویشیاندا کوردستان بۆیە بیرکردنەوە لە ڕێخستنی ئەمانە ڕێخستنی ئەمانە با بڵین جۆرێک لە ڕێخستن کە بتوانێت هێز و پۆتانسیێڵی ئەمانە بە جۆرێک ئاڕاستە بکە کە بتوانێت ئامانجەکانی خۆی بپێچێ بتوانێت بەدیلێک و جێگرەوەیەک بۆ ئەم دەسەڵات و سیستەمی ئێستا بێنێتە پێشەوە بڕێن مەسەلەیەکی جددیە و دەبێت لە هەموو شتێ زیاتر بیری لێ بکەینەوە و ئێمە بە قەناعەت بە بڕای من یەکێک لەو مەسەلانەی کە زۆر جەختی لەسەر بکرێتەوە ئەوەیە کە ئەمانە بە شێوەیەکی گشتگیر پارچە پارچە نەکرێن ئەمە بۆ یەکار و ناکرێکار بۆ بەشە جۆرە و جۆرەکانی کۆمەلگا ئەمانە با بڵین پاکێجێکن پێکاتێکی کۆمەڵایەتی فراوانن بەشێکی گرنگی کۆمەلگان کە بە بڕای من لەسەر دەستی ئەمانە قابلی ئەوەیە کە کۆمەلگا بەرەو ئاقارێکی باشتر بگۆڕێ و بەدیل و ڕێگەچاریەک بێتە پێشەوە کە بتوانێت ئەم دۆخی ئێستا ئەم سیستەمی ئێستا تێپەڕێنێ و من یەک مەسەلەیەکەش کار لە پاڵەوەی کەوتم حیزبە بۆژوازیەکان لەناو بەتایبەت لە ناو کرێکارانە نفوذیان هەیە جێدەستیان هەیە کاریگەریان هەیە بە پێچەوانەکەی ترەوە دیارە با بڵێن کرێکاران لە کۆمەلگای کوردستانە بەتایبەتی هیچ کەسێ خاوەنی نییە هیچ کەس خاوەنی پرسی کرێکاران نییە یعنی کەس بە ئەرشی خۆی نازانێت لەسەر کرێکاران و مافەکانی کرێکاران و بەرژەوەندەکانی کرێکاران و قازانجی کرێکاران با بڵین ئەچێک لە ئەستەوە بگرێ ئەوەی کە هەیە تەنها کۆمونیستەکانن سۆشیالیستەکان بەڵام ئەمانش تا ڕادەیەکی زۆر بە بڕای من لە ناو دروشمەکاندا تقریبا جۆرێک حەسر بووە نەچۆتە بارێکی واقعی ینی حتا ئێمە مێمانانیش ڕاستەکەی بە شێوەیەکی جددی و ڕاستەوخۆ بە کردەیی نەچوینەتە با بڵین پای خزمەتکردن و بەرجەستەکردن و ڕێخستنی جوڵەکان و با بڵین
ئاوات با بڵێن داواکاریەکانی کرێکاران و تاوی خەڵکی زەحمەتکێش بڵێ منە مەش بە خۆی گرفتێکە. دەست خۆش ئاوڕۆجان. دکتۆر پێم وایە پرسیارەکە تەوەرەکە ڕوونە کاتی جەنابتێ کەرەمکە. وڵا کاگعلی زۆر جوان ئەوە ڕوون کردو من لە کۆتایی قسەکانەوە دەست پێ ئەەکەم یعنی هۆکاری ڕێکخراو نەبوونی ئەمڕۆی ناڕزایەتیەکان و یەکنەگرتنی تەواوی ئەم چین و توێژە نوێیەی کە دروست بووە لە دەرەوەی چینی کرێکار و لە دەرەوەی چینە باوەکان و ئەو خوێندنەوە باوەی کلاسیکەی کە بۆ کۆمەلگا ئەکرا ئەمە سێ-چوار هۆکاری هەیە یەکرێ لە سێ-چوار خانەیە هەندێکیان هۆکاری زاتیە واتە پەیوەندی بە خودی کۆمەلگاکان و ئەو چینە توێژە نوێوە هەیە کە ئاستی هۆشیاری و تێگەیشتیان لە مافەکانیان و ناسینی ناڕزایەتی و داواکاریەکانیان و خوێندنەوە و پێناسەیان بۆ هێزی بەرامبەر و ئەو سیستەمەی لێیان ئەکرێ بە پەیوەندی بەلایەنە خودیەکەوەیە هەندێکیان پەیوەندی بەلایەنی مەوزوعی واتە بابەتیەوە هەیە کە ئاستی پێگەیشتنی ناڕزایەتیەکان و پێگەیشتنی سیستەمەکە و دروستبوونی ئەم سیستەمە و کامڕبوون و ڕوونبوونی تەوەرەکان و پایەکان و پێکاتە و بنیادی سیستەمەکەەوە هەتا جێگای زوڵم و ستەم و چەسانەوەکانی لەم پێکاتی بنیادی سیستەمە بکرێتەوە ڕوونتر بێت لە ڕووی بابەتیەوە ئەمانە ڕێگلێک جیا ببنەوە کە ئەمڕۆ سەرەتاکانی لە کۆمەلگای ئێمە بەدەرکەوتووە و هەندێکیان پێویستیان بە قۆناغی مێژوویە ئێمە ئەگەر بە سەرەتای دەستپێکردن و دروستبوونی ناڕزایەتی و بزوتنەوە کرێکاریەکانە بچینەوە کە سەرەتای سیستەمی سەرماداری بۆ 1940 و 50کان لە سەدەی 18 بۆ نمونە لە ڕووی عملیەوە سیستەمی سەرمایهداری لە گەشەکردن و دۆزینەوە و داهێنان و دروستبوونی کارگەی زەبەلاح و کەڵەکەبوونی سەرمایە لەو قۆناغەیە بە شێوەیەکی عملی پێگەیشت بوو بەڵام پێویستی بە تێوەروان و منەزر هەبوو بۆ داڕشت و تێوریزەکردنی ئەو سیستەمە نوێیە و بۆ ڕێخستن و لە قالبدانی یان ئەوەتە دیاریکردنی ڕێوشوێن و ڕێنمایەکانی خەباتی کرێکاری لە سەرەتای سەدەی 19 و کۆتایی سەدەی 18 بۆ نمونە ئەبینین لە سەرەتایە بە سانسیمۆن و لاسال و شارلفۆریە و کۆمەڵێک فەیلسوفی بواری سۆشیالیزمی خەیاڵی فەڕەنسی و ئەمانە وەکو تیۆریزەکردن بۆ ڕێخستنی چینی کرێکاران وەکو بەرنامەدا ڕێژرا دەستی پێ کرد تیۆریزە کرا تیۆر و بەرنامەی خەباتیەمان بە شێوەیەکی خەیاڵی جارێک ئەمانە دەستی پێکرد بوو ئەگەر ئێمە قۆناغی ئێستای ئێمە بە سەرەتای سەرهەڵدانی چینی کرێکار و قۆناغی سەرەتای گەشەکردنی سەرمایهداری لەم قۆناغە نوێی لیبرالیزمان لە کۆمەلگای ئێمە و دەور و بەرا لە خەڵم بدەین بە هەمان شێوە پێویستمان بە خوێندنەوەی نوێ و تیۆریزەکردنیەکی نوێی ئەم پێناسەی ئەم چینە نوێیەوە لە دانانی بەرنامە و ڕێشێنشی نوێیە بۆ ڕێخستنی ئەم چینەی کە ئەوان لەو سەردەمەیە کردیان ئەگەر مارکس دواتر لە کۆتاییە ئەمە هێنابێتە جیهانی تەطبیقی و شۆڕشی فەڕەنسا و دواتر ئەمانەی وەکو کردەیی دیسان هاتوێتە بەرهەم بە کۆمەڵێک قۆناغی شکست خواردووە تێپەڕین ئەوانیش بە هەمان شێوە و ئەگەر لە سەردەمی لینین توانرابێت بەلایانی کەمەوە مرۆڤ وەکو بەنرخترین سەرمایە و کرێکار بە ئەساسی گۆڕانە کۆمەڵایەتیەکان دانرابێت و بە عەمەلی هات بێتە ناو خزمەتی چینی کرێکارانەوە ئەمە بەلایانی کەم و نزیکەی 100 ساڵی ویستووە هەتا ئەم خەباتە کامڕ بوو پێگەیشت و ئەمانە قەناعەت بە چینی کرێکار کرا کە ئەوان سەرچاوەی داهێنان و پێشڕەوی گۆڕانکاریەکان و بناغەی دامەزرانی کۆمەلگا و داهێنانی پیشەسازەکانن کۆمەلگا لەسەر شانی ئەوان دروست بوو بۆیە ئەم چینە نوێیەش ئەم چینە پەراوێزخراوە و ئەم چینە پرگوێخراوە ئەم چینە ژیان پەرلەمەینەتی و لە ژێر خەتی هەژاریەی کە وەکو لە وتەکانی پێشتر ئاماژەوان پێکرد ئەم زۆرە ئەم جەماوەرە زۆرە بە هەمان شێوە پێویستیان بە جۆرێک بە بەرنامە ڕێژی و ڕێخستنەوە و هێنانە سەرهێڵێکەیە ئەمەش ماوەیەکی زەمەنی ئەوێ خۆناغێکی مێژووی ئەوێ لەم بێگومان لە ماوەی ئەم 100 ساڵەشدا سیستەمی سەرمایهداری خۆ هەروە ڕێگەی بە فراوانی و دەرگاکانی بەکراوەیی نەهێشتۆتەوە چینی کرێکار بێتەوە و بۆ گەشەپێدانی خۆی بۆ ڕێخستنی خۆی بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاسی داواکارەکانی کار بکات بەڵکو دەیان کۆسپ و ئاستەمجی لە بەردەم ئەم پێگەیشتنە دروست کردووە لەلایەکەوە مەسەلەی دینی وروژاندووە مەسەلەی مەزهەبی تون کردوێتەوە شەڕی تائیفی دروست کردووە مەسەلەی نەتەوایەتی و چەسانەوەی نەتەوایەتی و جینۆسایدی عێرقی و نەژادی
ڕوویداوە لە جەرکایی ئەم سیستەمە سەرمایەداریە هەموو ئەمانە بە ئاسانی چارەسەر ناکرێن و ڕەنگە موتیڤیان هاندەری تاکەکانی کۆمەلگا ئێستا مەسەلە چینایەتیەکان و مەسەرەتەوەیەتەکان و مەزەبەکان خراپێتە پێش مەسلەی کرێکاری و چینایەتی و مەسلەی دابینکردنی ژیانی یەکسان و نێشتنی ئەو جیاوازی لە نێوان چینە کۆمەڵایەتەکان هەیە ئەمەش پێویستی بە قۆناغێکی مێژووی هەیە ئەبێ لێرە ڕابەرانی کرێکاری و حزبە کرێکاریەکان و ئەوانەی خۆیان بە لایەنگر و دفاعکەری ئەم چین و توێژە کۆمەڵایەتی ئەزانن بۆ داڕشتنەوەی تیۆری شۆڕژێری ئەم چینە کۆمەڵایەتیە بۆ دووبارە ڕێخستنەوەی ئەم چینە کۆمەڵایەتی بەرفراوانە سەر لە نوێ پێناسەیەکی تری کۆمەلگاوە خوێندنەوەیەکی نوێی بۆ کۆمەلگای نوێ بکەن و ئەمە ئەرشی کۆمەڵناسان و سیاست مەداران و ئەوانن کە لە بواری ڕێخستنی کۆمەلگا و گەشەپێدانی کۆمەڵایەتیە کارەکەن لە ڕووی تیۆریەوە ئەمە بەرهەم بێت دواتر تاکانی کۆمەلگا وەکو ڕێخستن لەسەری تەنزیم بکرێت و هاان بدرێت و خەباتیان ڕێک بخێت لە چوارچەوەی ئەگە وەکو کلاسیکەکە لە چوارچەوەی نەقابی و سندیکای کرێکاری ئەوە بیان لە چوارچەوەی حزبێکی فراوان و جۆرەی خەباتی جەماوەری و ناڕزایەتیا بێ و بەشێکی ئەوەی کە ئەمڕۆ وەڵامدانەوەی ئەم ناڕزایەتانێکەوەی پێیوەسە بە کۆمەلگای خۆمانەوە ئەگەر بە نەچوون بۆ سنووخانی دەنگدان وەڵامی ئەم ناڕزایەتیاندا بێتەوە بێگومان ئەمە وەڵامدانەوەیکی نەرێنیە و لەوە سەرچاوی گرتووە کە ڕەنگە چینەکانی خواروی کۆمەلگا باوەڕیان بە و گۆڕانکاریە نەبێت کە لە ڕێگەی سنووخانی دەنگدانەوە بێ لە کۆمەلگای ئێمە سیستەم و یاسا و بڵێن سەروەری یاسا هێشتان جێگیر نەبوو بێ بە یاسا کار نەکرێ جۆرێک لە تندوتیژی و ناعەدالەتی و جۆرێک لە بێسەروبەری لە ڕێخستنی کۆمەلگا ئێمە هەبێ و ڕەنگە بە بەرنامە ئەم بشێ و فەوزایش دروست بکرێ بۆ ئەوەی کۆمەلگا نەکەوێتە سەر ئەو سکە و ئەو جۆرە ڕێخستنە سیستیماتیکەی کە بێن تاکانی کۆمەلگا لە ڕێگەی مانگرتنەوە لە ڕێگەی ناڕزاییەوە حساب بۆ دەنگکان و ناڕزایەتەکانان بکرێ بەڵکو بۆەوە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم خەباتە بڕوای بە ئامانج و خەباتی مەدەنی و ناڕزایەتیەکان نەبێت بۆیە ڕێک ناخرێ عنی بیرکردنەوەیش و قوڵتری ئەوێ خوێندنەوەیەکی نوێی ئەوێ پێناسەی نوێی بۆ ئەم چینە توێژە کۆمەڵایەتی ئەوێ دەست خۆش دکتۆر لە ڕاستیە ینی لەسەر لایەنێکەوە قسەتان لەبارەی هۆکاری با بڵێن بابەتی خۆڕێک نەخستن ویان پێشکەش نەکردنی بەدیلێکی تازەی تری تێکۆشان کرد کاتی بەرنامەکەمان لە ڕاستیە کەم ماوە ئێمە تەوەری دووەم ماوە تەوەری سێم تەسەڕ ماوە بڕۆ ئێمە لە تەوەری سێمە دەبی بخین بۆ بەرنامەیەکی تایبەت لەبارەی کارە ئانوکەیەکان من هەوڵەدەم زۆر بە کورتی لە 2 دقەیە تێگەیشتنی خۆم لەسەر ئەم بابەتە بدەم ینی جگە لەو تێگەیشتانەی ئەوە باستان کرد ئێمە ئەمڕۆ سیستەمی سەرمایه‌داری تازە یعنی جگە لەوەی کە سەرمایه‌داری لە ئاسی دنیای ئەمڕۆ خاوەنەوەیەکانی بەرهەمهێنانە و دەستی بەسەرەوەیەکانی بەرهەمهێنان گرتووە لەگەڵ ئەوەی پێدەوترێ شۆڕشی تەکنۆلۆژیای تازە لە ڕاستیە ئەمڕۆ ئەوەی پێدەوترێ هجوم على عقل ئەمڕۆ هێرشێکی گەورەش لەسەر داگیرکردنی عقلی مرۆڤەکانەیە یان ئەوەی هەر بەدمارکۆزا باز لە مرۆڤی تاگڕەهەن دەکا کە ئەمڕۆ چ کاریگەریەک تەکنۆلۆژیای تازە چ کاریگەریەک لەسەر کۆمەلگا جێدەیەڵێ ئێمە لە ڕاستی هەر هەمومان ینی بێنە بەرچاوی خۆمان هەمومان ئێمە موبایل بەکاردین ئەگە زۆر پراگماتیچانە ئێستا بیر بکەینەوە هەمومان ینی موبایلێکی زیرەک بەکاردێنین بێنە بەرچاوی خۆت سوسیال میدیا و میدیای تازە ئێمە کە بەعنی لەوانین کە ڕەنگە هەندێک جار وا حساب بکرێن خوبە و یان هەندێک جار کە کاتی خۆمان زۆر زەبت بکەین ڕۆژانە چەندی جار وەقتمان یعنی دەمانەوێ و تەنزیمەکەینەوە تەکنۆلۆژیای تازە بە شتی لاوەچیەی با وە ڕێکلامەکانی کۆمپانیا زەبەلاحەکان و شاشە تیڤیەکان کە بە دیقەتترین شێواز بەو پەڕی بە شێوازێک دروست کراون کە زۆر کاریگەری لەسەر دەماغ و لەسەر بیرکردنەوە و لەسەر بینین و بە شێوازی هەژمونگەرە لەسەر هەمومان چۆن دادەنێ لە ڕاستیە یەکێک لەو بابەتانەی کە دەبێت بیری لێ بکەینەوە جگە لەوانەی کە باسمان کرد مەسەلەی هەژبوونی سیستەمی سەرمایه‌داریە لەسەر ئەوەی پێدەوترێ سەرخانی کۆمەلگا سەرخان لە ڕاستیە نەتەنیا ئەم بابەتە نەتەنیا یعنی معادلەیە کە بەو تێگەیشتنە تەقلیدەی کە ژێرخان ڕاستە خۆ کاریگەری لە سەرخانەیە ئەمڕۆ لەگەر تەکنۆلۆژیای تازەیە لە ڕاستیە
کاریگەریەکان زۆر جیاوازترە. ئەگەر لە ساڵی 1940 لە بەیانی مانیفێستا باز لە یەکگرتنی ینی کرێکاران لە جیهان بکرێ و لە زیاتر لە سەدەیەکە لینین لە ڕێگای ڕۆژنامەیەکەوە پێیوابی بۆ کرێکاران گرینگە و تەنزیمی کۆمەلگا دەکا. ئێمە دوای ئەم تێکۆشانە دوور و درێژە دوای ئەم مێژووە ئەمڕۆ ڕۆژنامە کاریگەی لەسەر خەڵک ماوە کە تا بە ئێساش بەشێک لە هێزە چەپەکان بۆ نمونە پێیان ئەو تەقدیس کراوە پێی وایە ئیتر دەبێت ڕۆژنامەی قاقەز بێ ناتوانێ یعنی سوسیال میدیایە کە هیچی تێناچێ. مەبەستم لە چییە کە ئەمانە لە ڕاستیە زۆر بواری دەست لێدراوەیە دەستلێنەدراو لە ناو چەپە دەستی بۆ نابین. خاڵێکی ترکە بە جۆر لە جۆرەکان ئێوە باستان کرد ئەمەش پەیوەندی بەوەیە لە ڕاستیە عقلەتی ئێمە بۆ خوێندنەوە بۆ مەسەلە هزری بۆ ئەو کە لە پورە گەورەی سۆسیالیستی کامانە ئێمە بە عقلەتێکی چەقبەست و بە عقلەتی گەڕان لە ناو دێڕی کتێبەکانە ئێمە دەمانەوێت ئەمڕۆ بخوێنینەوە یان ئێمە لە ڕاستیە لە وەکو میتۆدێک و ئێمە و مناقەشەیە کە لە ناو قوتابخانەی ڕەنگە دکتۆر لە ئێمە باشتر شارەزابێ لە ناو قوتابخانەی فرانکفۆرتیەکان بە دوور و درێژی لەبارەی ئایا چۆن مامەڵە لەگەڵ مارکسیت بکرێ وەکو تیۆر یان وەکو میتۆد ئێمە وەکو منهەجێت بیبینین. ئێمە لە ڕاستی ئەم بابەتانە تا بە ئێستا یعنی ئەرچی زیاتر لەسەر ئێمە فەرزەکەن. لەم ماوەیە لەگەڵ برادران شەماڵ و هاوڕایین تر گفتوگۆمان دەکەن هەر لەسەر مەسلەی تێکۆشانی کرێکاری چۆنەتی خۆ تەنزیمکردنی. شەماڵ باس لە نمونەیەکی کرد لە سویدا من زۆر جار بە برادرانم باس کردووە. دەوێت لە سوید کرێکاران سندوقێکیان دروست کردووە تایبەت بۆ ئەو کرێکارانەی کە لە ململانەی کاردا لە نیزاع ڕوبەڕووی لە دەستدانی هەڕەشەی لە دەستدانی کار دەبنەوە. کرێکارە هەمویان مانگانە شتێک پارە دەخەنە و سندوقەوە ئەو خاوەنکاری کە غەدر لە کرێکارەکە بکە لەو پارێ تا ساڵێک ژیانی ئەم کرێکارە زامنەکە بۆی بەردەوام بێ لە ململانێکە. پرسیار ئەوەیە ئێستا ئێمە داوای ئەوە دەکەین کە کرێکار بێ لە تێکۆشان بەردەوام بێ لە خۆپشاندان بەردەوام بێ لە ململانێ بەردەوام بێ. ئێمە پرسیاری ئێمە ئەگەر ئیشەکەی لە دەست بدا ئێمە چی بۆ ئەکەین بەدیلی ئێمە چییە بۆ ئەمە پرسیارێکی گرینگە لە ڕاستیە. ئەو بۆ تا ئاستێک دێ لەگەڵت بۆ تێکۆشان بۆ تا ئاستەکەی تر نایە. من پێم وایە هەموو ئەوانە بوارن ئێمە دەبێت دوری لێ بکەینەوە. ڕەنگە نەتوانین بچینە سەر تەوەری دووەم لە ماوەی یەک خولەکێکە هەریەکەکتان دوا تێگەیشتنی خۆتان بدەن. تەوەری سێم هیوادارم کات هەبێ لە کاتێکی ترە گفتوگۆی لەبارەوە بکەین. وەگوتم ئەمە قۆناغێکی نوێیە پێویستمان بە بیرکردنەوەی نوێ و داڕشتنی بەرنامەی نوێ هەیە. پێویستمان بە پێداچوونەوە بە و میراتە زۆر و زەبەندەی بواری خەباتی کرێکاری جیهانی هەیە و بەراوردکردنی کۆمەلگاکەمان بە قۆناغە مێژوەکانی ئەو کۆمەلگایە و دەستپێکردنی خەباتێکی نوێ بۆ بەرگری لە مافی چینەکانی خوارەوەی کۆمەلگا و ڕوو ڕووبوونەوەی ئەو ستەمەی لە چینەکانی خوارەوەی کۆمەلگا کرێت. دەست خۆش هاوڕە عەلی. دەستان خۆش بێ. منیش هەر ئەگەر لە کۆتایی قسەکانمە شتێک بڵێم تاکید لەسەر ئەو قسەی کۆتایی دکتۆر محەممەد دەکەم کە بەڕاستی بارودۆخێکی نوێ هاتۆتە پێشەوە هەم لە ناو چینە کۆمەڵایەتیەکانە و لە ناو خەڵکی باڵێن بزوتنەوە ناڕەزایەتیەکانە و هەم لە خودی سیستەمەکەش ینی گۆڕانکاریەک لە چاو 100 ساڵ و 150 ساڵی ڕابردووە هاتۆتە پێشەوە. ئەگەر کاتی خۆی لە سەردەمی مارکس و لەو کاتانەیە کە بزوتنەوەی کرێکاری بە گروتینێکی گەورەوە هاتە پێشەوە ئەوان توانیان ئەم بزوتنەوەی لەباری تیۆری و مانیفێست بکەن بەرنامەیەکی بۆ دابنێن بۆی کە ببێتە هێزی ئاڵوگۆڕبەخشی کۆمەلگا. بە بڕێ من ئەم بزوتنەوە نوێی ئێستاش پێویستە ئێمە دیسانەوە مانیفێستێکی بۆ دابنین کە بتوانێت ببێتە هێزێکی ئاڵوگۆڕبەخش بە ڕۆژ بە جۆرێک متمانە بە هێزی خۆیەوە متمانە بە تواناکان و ئەنێرژی خۆیان ئەنێرژە بچێتە کەناڵێکەوە کە بتوانێت ببێتە هۆکاری گۆڕانکاری کۆمەلگاوە بتوانێت جێگرەوەی بۆ ئەم سیستەمە بێنێتە پێشەوە. ئێمە مەسلەیە کە بەداخەوە کاتی نێواسیکەین کە هەڵبەتا زۆر مەسائل هەیە کە ئێمە پێشتر وەکو ڕێگاچارەی دروست و گونجا و
ڕاست دەخواردی خەڵکمان داوە یا خۆمان بۆرمان گرتو کە لە ڕاستی ئێستا ئەگەر وردبینی بکە ڕەنگە زۆر با بڵین جێگای ڕەخنە و جێگای لێو با بڵین گۆڕینیش بێت تەنانەی چێلەوانەی بنمونە ئێمە ڕەنگە هەزاران جار خۆمان وتی بێتمان بژی چینی کرێکار کە لە کاتێکا بژی چینی کرێکاری ینی بژی سەرمایه‌داری ینی هەتا کرێکار مابیانی سەرمایه‌داری ماوە لە کاتێکا کە ئێمە خۆمان ئەمانێ ئەو سیستەمە نەوێنێ ئێمە مەسەلەن سۆشیالیزم پێمان وا بۆ لە دوای بۆی وەرگرتنی دەسەڵاتی سیاسیەوە دەست پێ دەکات کە لە کاتێکا سوسیالیزم شێوەیەکە لە ژیان لە ئێستا ئێمە توانین دەستی پێ بکەین لە کات چۆن سەرمایه‌داری لە سەردەمی بەشێک لە ژیان ینی تۆ ئەبێ لە ئێستاوە بنیاتی بنی نەک چاوەڕێ بکەی با بڵێن هەڵی گری بۆ ئەوەی تا و کاتی دەسەڵات ئەگریتی دەسەڵاتەکەش کە گرتمان دەست حتممەوەکو سۆڤێتی لێدی وەکو وڵاتانی لێدێ کە دەسەڵاتی تیا گیرایە دەست و نهایەتەن نەژبوو بە سۆشیالیزم بوو بە شتێکی تر بەرحاڵ ئەخیر قسەم من ئەوە بێکە چەقی ئابووری ئەمڕۆی سەرمایه‌داری دابەشکردنی یا دابەشکردنەوەی سەرۆت و سامانە بۆیە بە بڕوای من ئەمە پەیوەندی بە مەسەلەن تەنها بە دوو چینی کۆمەڵایەتی کرێکار و سەرمایه‌دارەوە نیە پەیوەندێکی فراوانتری بەگاوە هەیە ئەو بەشانش کە کرێکار نین بێکارن پەراوێز خراون کارێکیان نیە بە بڕای من ئەمانەش دەتوان پۆتانسیێڵێکی زۆر جددی گۆڕانکاریەکان و شۆڕش و ڕێخستنەکاندن لە ڕاستیدا ینی ئاخیر منیش لە یەک خولەکێکە ئەمەی کە ئێمە ئەمڕۆ لە ئاستی با بڵێن دنیای بینین و ئەو تەجروبەی کە ڕۆژانە لەم سیەکەین ئێمە لە بەردەم دوو تێگەیشتنایە ئەو تێگەیشتنی کە زۆر جار باسەکرێ کە دەوترێ لە مارکس کاتی باسەوەکە کە بیرمەندان ئێمە تا ئێستا دنیامان شرۆڤە کردەوە کاتی گۆڕینیەتی یان ئەوەی ترکە ئەم گوتەی گۆتا کە باز لەوە دەکە تیۆر خۆڵەمێشە و داری ژیان هەمیشە سەوزە من پێم وایە ئەمڕۆ ئێمە پێویستمان بەم تێگەیشتنیە بە تێگەیشتنی دووەمە و من پێم وانیە ئێمە لە ڕاستیە دەواو یعنی تەفسیری دنیا و ورد و درشتی کرابێ و ئەگەر بە مەناجێتی خودی سۆسیالیستی و مارکسی و زانستی و ئێمە ببینین بە هیچ جۆرێک لە ڕاستیە نقطە لە کۆتایی ئەم بابەتە دانەندراوە مادەم سیستەمی سەرمایه‌داری وەکو سیستەم بەردەوامە کەواتە توێژینەوە بە دوواداچوون دیراسە دەبێ بەردەوام بێ مارکس ئەگەر لە 40 ساڵە سەرمایی نووسی بێ لە ڕاستیە ئێمە دوای ئەو تەجروبە دوور و درێژە تێ ئەگەین کە چ دۆخێکە لەم ڕۆژانە ڕاستیە کتێبێکم بەرچاو کەوت ئێستا لەبەر دەستما بوو ئەمەی باز لە سەرمایە لە سەدەی 21ەمە بیرمەندەی فەڕەنسا کە داتای چەند ساڵی کۆکردوتەوە لەبارەی ئەو گەشەکردانەی سیستەمی سەرمایه‌داری کە چ دۆخێکی دروست کردووە جگە لە با بڵێن لە بەردەوامی لە ڕوبەڕووبوونەوە لە هەوڵدان بۆ دۆزینەوەی ڕێگای تر لە ڕاستیە ڕێگای تر نییە وەقەتیش پێمان وانە بێ ئەم تێکۆشانی کە تا ئێستاە لە ڕاستیە بێکاریگەریە بووە ئێستا ئەوەی پێی دەوترێ بەمانە گرامشیەکەی هەژمونی خەڵک لە ڕاستیە لە سەروی هەموو شتێکە ئەمە بابەتێکی زۆر گرینگە 10 ساڵ پێشەسە لە کوردستانە هەژمونی ئەم دەسەڵاتە ئۆلیگارشیە بە جۆرێکی تر بوو ئێستا هەژمونی خەڵک باڵا دەستا ئەمە لە ڕاستی هەنگاوێکی زۆر گرینگە من زۆر خۆشحاڵ بووم دکتۆر محەممەد شوانی واروە علی مەولود سوپاس بۆ ئەو کاتێک کە بەخشیتان بۆ من لە ڕاستیە کاتێکی گرینگ بوو و گفتوگویەکی پرسوود بوو سوپاس بۆ بینەران کە تا ئەم ماوەیە لەگەڵمان بوون سوپاس بۆ ئێوەش دارێکی تر سپاس خۆش بێت